الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بپشتیوانی خوای گەورە بەردەوامین لەسەر ڕاوە و شەرح یەم کتابە بەنرخە. بێگومان گەشتینە ئەو شوێنەی لاپەڕەی 15 نەواقیض الئیمان، ئەو شتانەمان بۆ باسەکات کە ئیمان هەڵدەوەشێنێتەوە. یعنی ئێمە کاتێکە دەستنوێژ دەگرین، دەستنوێژ هەندێک شتێ دەیشکێنێ، هەندێک شتی شەیە بە هەمان شێوە تەئسیر لە ئیمانەکەی ئێمە دەکا و ئیمانەکەی ئێمە بەرەو لە ناو بردن دەبا پەنا بەخوای گەورە. کەواتە بێ ئاگادار بین، بزانین ئیمانی ئێمە، باوەڕەکەی ئێمە بە چی شتێک لە دەستی ئەدەین، بە چی شتێک پەنا بەخوا بەرەو بێ باوەڕیمان دەبات. ئەفەرمێ یەکەم شتێ الشرك الأكبر، شەریک بۆ خوا بڕیاردانی گەورە. خاڵێکی لێرا زۆر گرنگە ئاگاداری بن. ئێمە جۆرێکمانەیە لە شیرک شەریک بۆ خوا بڕیاردان پێڵێن گەورە، جۆرێکشمانە پێڵێن بچووک. بەڵام کاتێک کە پێی دەڵێن شەریک بۆ خوا بڕیاردانی بچووک، بریتیە لەوەی کە لە تاوانی گەورە گەورەترە. یعنی پەنا بەخوای گەورە کە ئینسان شەریکی بۆ خوا بڕیاردا، ئەگەر شەریک بۆ خوا بڕیاردانی بچووکیش بێ لە تاوانە گەورەکان گەورەترە، بەڵام لە مقابل و بەرامبەری شەریک بۆ خوا بڕیاردانی گەورەدا بچووکە. ئەگینا وەکو تاوان پەنا بەخوا لە زینا و لە قەتڵی ڕۆشتانش گەورەترە. یەکەم ئەفەرمی الشرك الأكبر، شیرکی گەورە، شەریک بۆ خوا بڕیاردانی گەورە. بریتیە لە چی؟ لەوانەیە پرسیارە لێ بکرێ پێناسەی شەریک بۆ خوا بڕیاردانم بۆ بکە شەریک بۆ خوا بڕیاردانی گەورە. تۆ دەڵی وهو أن يجعل لله تعالى ند، ئەوەیە کە نید واتە شەریک، هاوشێوە، هاوتا. تۆ بچیش هاوشێوەیەک و شەریکێک بۆ خوای گەورەدا بنێی لە صفاتەکانی خوای گەورەدا، في صفاته واستحقاقه للعبادة. ئەو عیبادەتی کە حەقی خوای گەورەیە بە تاک و تەنها، تۆ بچی بیدەی بە مەخلوقێکی تر، بە دار و بەردێک، بە قەبرێک، بە مرۆڤێک، بە شەخصێک. وتصرفه في الكون، بیر و باوەڕت وابێ کە ئەم پیاو چاکە یاخود ئەم پیاو خراپە، یا ئەم قەبرە، یا ئەم دار و بەردە، یا ئەم بتە لە دنیادا تەسەڕوفات دەکا و لە بوونەوەردا خەڵکی بەڕێوە دەبات. ئەمە بەڕاستی کارەساتی زۆر گەورەیە کە ئینسان بیر و باوەڕی وابێ کەسێکەیە، ئەو کەسە لە کەوندا لە بوونەوەردا دەسەڵاتی هەیە، تەسەڕوفات دەکا، دەتوانێت ئیش و کار بکات، دەتوانێت خەڵکی بژێنێ، خەڵکی بمرێنێ، خەڵکی ژیانی خۆشکە، ژیانی خەڵکی ناخۆشکە. ئەمە بەتایبەتی کاتی خۆی باو باپیری ئێمە ڕەحمەتی خوایان لێ بخوالیان خۆش بێ، ئەم شتانیان زۆر زۆر تیادا بووە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی شارەزا نەبوونە لە دین، کەسێک نەبوو بە پێی پێویست ئەوەیان بۆ ڕوون بکاتەوە و خۆشیان زیاتر لە شوێنێکا ژیاون، لە دەشت و دەرا ژیاون، ئاگیان لە هیچ وتار و خود بە شتێک نەبووە. تەماشا دەکەی، بیر و باوەڕیان بە دار و بەرد و بە قەبر هەبوو. تەماشا دەکەی سوبحان الله، کابرایەک دەبینی خەڵکی سەجدەی بۆ دەبا، بەڵام ئەوەندە بە تەمەنە، ئەوەندە ئەختیار بۆ. تەماشا دەکەی کاتێکە دەڕواتە ڕێوە، چەندەها بڕۆسی تۆڕە کۆمەڵایەتەکان کە بە هەزارە شتی ئەوا بینی کابرا پەکی کەوتەوە، دەستی ئەگرن، ناتوانێت هەنگاوەکانی بنێ، خەڵکی ئەچێتە زیماچەکە داو یارمەتی لێکە. ئێ باشەوە ناتوانێت هەنگاوەکانی خۆی چاکاتەوە، ئەو ناتوانێت لە مردن خۆی ڕزگارکە، ناتوانێت نەیەڵێ پیر بێ ئەو بتوانێت خەڵکی بژێنێ و خەڵکی بمرێنێ، ناکرێت بە شێوەیەک بێ پیر بێت نەخۆشکەوێ. لە ماوە شتێکم بینی کە لەوانەیە کە خەڵکی داو یارمەتی لێ کرد و دەستی ماچە کرد، ئەڵێ وەڵا نەشتەرگەری بۆ کرا بە سەرکەوتووی. ئێ باشە ئەوەنە پیاوێکی مبارەک و خەڵکی دەژێنێ و خەڵکی دەمرێنێ، پەنا بەخوا لەسەر بیر و باوەڕی ئەوان مناڵ بە خەڵکی ئەدا، ناتوانێت خۆی لە نەخۆشی بە دوورکات. ئەمە هەمووی خەڵخەڵەتاندنە، هیچ شتێکی تر نییە. گەنجێکی ئیماندار هەبوو، ئەم گەنجە خاوەنی مەڕووماڵات بوو. یەکێک لەو کەسانی کە خەڵکی عەبدایەتی بۆ دەکات، پەنا بەخوای گەورە، بە کەسێک لە دار و دەستەکەی خۆی جوابی نرد بووی.
جوابی بۆ نارد وتی بڕۆ بەلای فڵان کەس ئەوەندە سەرمەڕم بۆ بێنە. ئەگەر نەیدا پێت بڵێ وتوێتی مەڕەکانی هەمووی ئەەکەم بەبەرد، هەمووی ئەەکەم بەبەرد. کاتێک کە ئەو کەسە هات وتی مامۆساکەی من وا دەڵێت داوای مەڕ دەکا، وتی وەڵڵاهی یەک مەڕی نادەمێ، هیچیشی نادەمێ. ئاخر وتی هەڕەشەی لێت کردووە و توێتی ئەگەر مەڕی نەدا پێت مەڕەکانی ئەەکەم بەبەرد. ئێوتی باش مادەم ئەوەندە بەدەسەڵاتە، ئەوەندە بەتوانایە بە ئەو شاخانە ئەو بەردەگەورانە لەو شاخانە هەمووی بک بە مەڕ و بیدا بە خەڵکو بۆ خۆشی بێ، ئەو بتوانێت مەڕ بک بەبەر دەتوانێت بەردیش بک بە مەڕ. ئێخۆ ئەم شاخانە گەر بکرێ بە مەڕ هەر ماڵی هەزاران مەڕی بەردەکەوێت. کەواتە ئەمە خەڵک هەڵخەڵەتاندنە. ئەو بتوانێت مەڕ بک بەبەر دەتوانێت بەردیش بک بە مەڕ، بابشی ئەو شاخانە بک بە مەڕ بخۆی. چ پێویستەکە داوای یارمەتی لە خەڵک بکە. بۆیە شەریک بەخوا بڕیاردانی گەورە زۆر ترسناکە. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی شەریک بەخوا بڕیاردان، تۆ بچی جعل واسطة بين الخلق وربهم، واسطەیەک دابنیت بين الخلق وربهم لە بنێوان بوونەوەر و مەخلوقات و لە بنێوان پەروەردگاریدا. واتە کەسێ بکەی بە واسطە کەسێکی مردوو یوستەغاث بها، داوای یارمەتی و کۆمەکی لێ بکرێت، پەنای بۆ بەریت، وتعبد من دونه لغير خوا عبادتي بو بكري وببرستري، وتصرف لها القرابين بوي صرف بكري بوي سر ببري. قرابين واتا قرباني وحيوان سربرين وآجل سربرين. قرابين واتا قرباني واتا آجلي بو سربري. أما كارساتي قوريه كسك بكي با واسطة لنيوان خوتو پەروەردگاردا، داوای یارمەتی کۆمەکی لێ بکەی وە لە غەیری خوا بیپەرستی و قوربانی و ئاژەڵی بۆ سەربڕی. ئەمانە شەریک بۆ خوا بڕیاردانی گەورن. لێرە خاڵێکی تر گرنگەیە زۆر ئاگاداری بین. کاتێک کە تەماشای قورئانی پیرۆز دەکەین دەبینین هۆکارەکانی بتپەرستی زۆر بوو. خەڵکی بۆچی داروبەردی دەپەرست؟ یەکێک لە هۆکارەکان بریتی بوو لەوەی چاویان لە باو باپیری خۆیان دەکرد. یەکێتر لە هۆکارەکان ئەم دوو خاڵی کۆتایی زۆر گرنگە. دووەم و سێم ئەیانوت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە عیبادەت بۆ ئەم بتانە ناکەین ئیلا بۆ ئەو نەبێت کە لە خوای گەورە نزیکمان کەنەوە. هؤلاء شفعاؤنا عند الله، دەیانوت ئەم بتانە لای خوای گەورە شەفاعەتمان بۆ دەکەن. کەواتە ئەگەر سەیریکەی ئەوان بۆچی بتیان پەرست و هۆکارەکە چی بووە؟ دوو خاڵی سەرەکی بووە، دوایەوە کە تەقلید و چاودێکەری بووە. یەکەم بۆ ئەوەی لە دنیادا لە خوا نزیکیان بکەن و واتە ئەم بتانە نەیاندۆت ئەم بتانە ئێمەیان دروست کرد و بڕە سەیری قورئان کە خوای گەورە چەند شوێنە دەفەرمێ ئەگەر پرسیاریان لێ بکەی چی ئێوەی دروست کردووە، کی ئێوە دەژێنێ، کی ئێوە دەمرێنێ، چی ڕزق و ڕۆزی ئێوە ئەدا، لەیەقولن الله، هەموویان دەڵێن ئەڵڵایە بێگومان. بەڵام عیبادەت بۆ ئەم بتانە دەکەین دەیان پەرستین لەبەر ئەوەی لە دنیادا لە خوا نزیکمان بکەنەوە واسیتەیەک بن لە نێوان ئێمە و خوادا و لە قیامەتیش شەفاعەتمان بۆ بکەن. ئەوەشی بە هەمان شێوە گۆڕێک دەپەرستەیە هەمان بیر و باوەڕی هەیە، دەڵێ لە دنیادا لە خوا نزیکم دەکەوێتە، من ڕووی لای خوام نییە، بەم پیا و چاکە بەم پیا و خراپە دەڵێم لای خوا شەفاعەتم بۆ بکەت. ئەم کەواتە ئەم بتە چۆن کراوە بە واسیتەیەک لە نێوان خوا و مەخلوقاتدا، ئەو قەبرێش کە دەیپەرستن بە هەمان شێوەیە و لە قیامەتیش دەڵێن شەفاعەتمان بۆ کە لای خوای پەروەردگار. بتپەرستەکانی شەروایان دەوت ئاەتی قورئانە، قسەی خۆم نییە. ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى، بوی لە خوا نزیکمان کەنەوە ئێمە لەبەرەوەیان پەرستین. دومیش هؤلاء شفعاؤنا عند الله، ئەمانە لای خوا شەفاعەتمان بۆ دەکەن، نەیان ئەمانە خوای ئێمەن، لای خوا شەفاعەتمان بۆ دەکەن لە قیامەت و لە دنیاش لە خوا نزیکمان دەکەنەوە. کەواتە ئەوان واسیتەیەکیان دانا. ئەگەر کەسێکیش بە هەمان شێوە مردوویەک بکا بە واسیتەیەک لە نێوان خۆی و پەروەردگاردا، بێگومان شەریکی بۆ خوا بڕیارداوە. ئەو شەریک بۆ خوا بڕیاردانش تاوانێکی زۆر گەورەیە. یەکێتر لە
ئەو شتانەی کە ئیسلامی ئینسانی پێ هەڵدەوەشێتەوە کە تاوانێکی گەورەیە الاستهزاء بشيء من شعائر الله تعالى گاڵتەکردن بە دروشمێک لە دروشمەکانی ئیسلام کە دینی خوایە دەبینی گاڵتە بە ڕیشێک دەکا گاڵتە بە سیواکێ دەکا گاڵتە بە باڵاپۆشی دەکا گاڵتە بە قورئان دەکا گاڵتە بە نوێژ دەکا گاڵتە بە ڕۆژوو دەکات گاڵتە بە حەج و عومرە و بە هەر شتێکی تر دەکا کە دروشمی ئیسلامە گاڵتە بە عیبادەتەکانی خوا دەکات گاڵتەی بە کەسێک دەکە زیکری خوا دەکا زیکری حەقیقەت ڕاستی نەک بیدع أو إهانتها قولا أو فعلا ياخد بقصة يا بكردوا إهاني دروش ميقر دروش مكاني إسلام كي بنا بخواي قورا أوش بيقمان إسلامتي إنساني بي هل دوشيتوا بلام لرا خالكي بيوس أقداري بين كومال التاوان هيا إنسان برو بيباوري دبات كفري قوريه شركي قوريه بلام إيه ما كسك أنجامي دا يكسن نالين تو كافري بيقمان تاوانێکی کردووە ئیسلامەکەی هەڵەوەشێنێتەوە بەڵام جاری وایە کابرا نەزانە جاهیلە ناتوانانی حکمی بەسەرا بدەیت بەڵام دەڵێن ئەمە ئاگادار بە ئەمە بۆ ئیمانەکەت زۆر ترسناکە ئەمە هۆکارێکە بۆی کە ئیمانەکەت بەتاڵ کاتەوە بۆ ئیمانەکەت پوچەڵ کاتەوە کاتێک کە تۆ گاڵتە بە شیعار و دروشمێک لە دروشمەکانی ئیسلام بکەی ئەو ئیهانەتوها یاخود سوکایەتی پێ بکەی گاڵتەی پێ بکەی یا سوکایەتی پێ بکەی بەڵام سوکایەتەکە یا بە قسەیە ئەو فعلەن یا بەکردەوەیە یەکێتر لەو شتانەی کە ئیمانی ئینسان هەڵدەوەشێنێتەوە پەنا بەخوای گەورە ئەگەر جاهیل و نەزان و نەفام نەبێ السحر سحرکردن بە تایبەتی خوشکانی بەڕێز دەبێت زۆر زۆر ئاگاداری ئەو خاڵە بن والتقرب إلى الجن نزیک بوونەوە لە جنۆکە بەمبەستەوەی کە ئیشیان پێ بکەیت ئێستا کۆمەڕە کەسێک پەیا بوونە تەماشا دەکەی کابرا دێ بۆ لایەن بە حسابی خۆی وەڵا کاکە هات بە بەتانی و لۆلاو گەڕای بە پێی خۆی ئەمانە جۆرە جنێکیانەیە بەکاری دەهێنن جاری وایە کابرا دیم سەعات چاکە بە سەعاتە چاک دوای خۆی هەموو خۆی لێ دێتەوە هەروکو خۆی لێ دێتەوە ئەو جنانە کۆمەڵ یا ئیشی بۆ پیاوانە دەکەن بۆ کەسانە دەکەن لە بەرامبەری کۆمەڵێشدا کەسێک خەڵکی وایە بە ناوی دینەوە بە ناوی مەلایەتی و بە ناوی هەر شتێکی ترەوە کۆمەڵێک جنی زۆری هەیە بەکاری دەهێنێ بۆی خەڵکی پێچەواشەکەت کاکە ئێستا وای لێکم بە پێی خۆی بڕاتەوە ڕاستەکی ئەو جنە چێتێک گیانیەوە ئەو ئینسانە عیبی نامێنێ بەڵام دوای دوسێ ڕۆژ پرسیارێکە بزان وەزعی چۆنە بێکمان و خۆی لاتێتەوە یاخود ئەو جنەوازی لێ دێنی ئەڵێ بڕۆ ناو لاشەیەوە بۆم کەمەندام بکە بابێت بۆ لام کە هات بۆ لام لی دەرچۆتەوە لە بەرامبەر داوت بۆ دەکەم ئەوانە بەڕاستی زۆربەیان ئیش و کاریان ئەوەیە جنەکان بەکار دەهێنن کە حرامە کە تاوانە هەندێک جار شەریک بۆ خوا بڕیاردانە بێگومان ئەو کارێکی چەواشەکاریە ئەگینا پەنا بەخوا ئینسانێکی ئیمان زەعیف ئینسانێکی فشەکەر بۆی نییە تەحەدای خەڵکی بکە من خەڵکی چاکەکەمەوە کوێر چاکەکەمەوە نەخۆش چاکەکەمەوە ئەمە ئیش عیسا پێغەمبەر بوو سەلامی خوا لەسەرش بە فەرمانی خوا دەیکرد بۆ کەسێتر نییە میدعایە بکە وأحيي الموتى بإذن الله هەرو ما بڵێن مردوو زینۆکەینەوە پەنا بەخوای گەورە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر ئیمانی ئینسان دەکا و بەرەو بێدینی دەبات تقرب لە جن بەچی دەبێت تۆ سحرت کرد بە تایبەتی ساحیرەکان یا ئەوانەی کە زۆرێک لەوانەی کە بە ناوی ڕوقی شەرعیەوە جن بەکار دەهێنن بۆ ئیش و کارەکانی خۆیان لە جن نزیکە بنەوە والكهانة وانە ساحیرەکانن وإدعاء علم الغيب إنسان بانگەشەی علمی غیب بکات ئەمانە هەمووی پەنا بەخوای گەورە ئەبێتە هۆکارێ بۆی ئینسان ئیمانەکەی پوچەڵ بێتەوە ئیمانەکەی بەتاڵ بێتەوە ئیمانەکەی کۆتایی پێبێت بەرەو بێدینی و بەرەو خراپەکاری و بەرەو جەهەنەم بڕوات بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ ئیمانەکەی خۆمان بپارێزین دوای کە زانیمان ڕوکنەکانی ئیمان شەشە ئەبێ بزانین بە چی شتێک ئیمانەکەمان لەدەسەدین ئیمانەکەمان بەرەو نەمان دەبین ئەبێ ئاگاداری خۆمان بین بغض شيء مما أنزل الله تعالى إنسان رقي لشتێک بێ کە خوای پەروەردگار دای بەزاندووە لە قورئانی پیرۆزە هاتووە وەڕقی لە شتێک بێ کە لە حەدیثی صحیحی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله عليه وسلم بەخوا زۆر ڕقم لەو شتەیە لە کاتێکە دینی خوایە دینداریە عیبادەتە ئەو کوڕه شریعەته ڕقت لە
شتێک بێکە لە ئیسلام داهاتووە دەڵێ ڕقم لە ڕیشە پەنا بەخوای گەورە ئەوە زۆر ترسناکە ڕقم لە سیواکە ڕقم لە باڵاپۆشی و حیجاب و ئابایە ڕقم لە نازام لە چی ئەمانە زۆر ترسناکە بێ ئینسان ئیماندار بێ ئەگەداری خۆی بێت ئەو کوڕه شریعەتیه یاخود حەز بە شریعەتی خوای پەروەردگار نەبێت حەز بە شریعەتی خوا نەبێت ئەها خوای گەورە قورئانی پیرۆزە چێ دەفەرمێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم ئەوان بەهۆی ئەوەی کە ڕقیان لەوەیە کە خوا دایبەزاندووە خوای گەورە کردەوەکانیان بەتاڵەکاتەوە کەواتە ڕقت لە دینی خوا بێ ڕقت لە شتێک بێ کە لە قورئان و حەدیث هاتووە ڕقت لێی بێ پەنا بەخوا گاڵتەی پێ بکەی سوکایەتی پێ بکەی هۆکارێکە بۆی کە ئیمانەکەت لەدەست بدەی بۆیە ئاگاداری خۆت بە بۆ جێبەجێ ناکرێ دژایەتی مەکە ناتوانی ئەم شیعار و ئەم دینداریە جێبەجێکەی لەوە باشترە کە دژایەتیکەیت چونکە زۆر خەتەرە ناتوانانی ڕیش دابنێ بۆ نمونە دژایەتی ڕیش مەکە ئەوانەی کە ڕیشیان ناشرین کرد ئەوانە هەمویان بەکری گیراون بۆی کە ئیسلام ناشرینکەن ئەگینا هیچ ناتوانانی ڕیش دابنەی ئەوە تاوانێکە بینی خۆت و خوای پەروەردگار ئەنجامی دەی کە ڕیشە تاشی بەڵام وەکو ئەوە خەتەر نییە کە تۆ بچی بڵێ ڕقم لە ڕیشە دوژمنم ڕیشە پەنا بەخوای گەورە دوژمنم عابا و باڵاپۆشیە دوژمنم سیواکە دوژمنم نوێژە پەنا بەخوا ئەمانە هەمووی بێباوەڕیە ئینسانە بێ ئاگادار بێ پێشت ناکرێت دژایەتی مەکە پێشت جێبەجێ ناکرێ ماڵی ئەوەنی کە جێبەجێکی ئاگاداری خۆت بە ئیمانەکەی خۆت سەلامەت کە با بە بێباوەڕی نەمریت تۆ ڕقت لە دینی خوا بێ ڕقت لە دروشمەکانی ئیسلام بێ خوای گەورە چۆن دەتخاتە باشتەوە ڕقت لە دینی خوایە خوا تۆ چۆن دژمنی خۆی دەخاتە باشتەوە نایکات الإعراض عن الدين پشتکردن لە دینی خوا ئەمە زۆر خەتەرە پشتکەی لە دینی خوای پەروەردگار وعدم الانقياد له بڵێ بە هیچ جۆرێک من تەسلیمی فەرمانی خوا نەبم بە شەرعی خوا یەک شتێک ناکەم انقياد واتە خۆت یەکلا نەکەیتەوە وجحد شيء من ثوابته ياخذ شتێک لە ئیسلامە ثابتە بەڵگەی صحیحی لەسەرە تۆ ئینکاریکی بڵێ شتی وا لە دینا نییە کاکە لە دینا نوێژ نییە لە دینا داپۆشراوی نییە باڵاپۆشی باس نەکراوە ئەمە زۆر ترسناکە کاتێککە تۆ ئەمە بەرەو بێدینیت ئەبا کاتێک کە شتێکی بەڵگەی قورئانی لەسەر بەڵگەی حەدیثی لەسەرە تۆ دژایەتی بکەی تۆ خۆت ملکەچ نەبی بەڵکو گوێڕایالیشی نەکەیت و خۆشت بۆ یەکلا نەکەیتەوە و پشتیشی تێ بکەی و لەگەڵەوەشا جەحەد ئینکاری بکەی شەیء من ثوابتی شتێک لە ئیسلامە ثابت بۆ جێگیر بووە تۆ بچی دژایەتی بکەی تۆ بچی پشتی تێ بکەی لەگەڵەوەشا قسەی پێ بکەی دژایەتی بکەی پەنا بەخوای گەورە تفضيل غير شريعة الله تعالى بشي بلي أما غير شريعة خوايا أم برنامج غير إسلام لا إسلام باشتله واعتقاد عدم صلاحيتها بلي إسلام بو أمسر دم ناقنجي إسلام بو أمسر دم ناقنجي كواتا أقدار با بلي أم علمانية أمره بديني بباوريك هيا لإسلام باشتله وإسلام بو أمسر دم صلاحيت نية وناقنجي بيقمان أما أقل إنسانك جاهل نبي أم قصيب كابرو بيديني دبت إيمانكي هل دوشينيتوا لكاتك أخوي قردائنا أو قرآناتا أو ديني إخواتا روجي قيامة حكم لنوان خلقيابك بلام توبلي بو أمسر دم ناقنجي بو چي ناقنجي بيقمان أما إنساني منافق إنساني بيدين أمشتانا دلت أجينا شريعتي خوا باشترين شريعته خوا هالي بجاردوا وديني خوا بو همو كاتو سردبيك گونجاوه اگر ديني خوا جيب جيب كريه پیاو کشکان لناو سجنکان قلو ناکرین بلکو کسوکارکان دەسەڵاتدار حاکم و دەسەڵاتدار خۆیان چوار کەس بکوژنەوە بە هەزارا کەس وازە کوشتن دێنێ کەواتە ئەگەداری خۆمان بین دینی خوا بۆ هەموو کات و سەردەمێک گونجاوە اعتقاد جواز خروج الأولياء عن شرع النبي صلى الله عليه وسلم أما هنديك خلقي ترسناكيا بيرو باوريان وايا جوازي خروج الأولياء دلين دروستا أولياء كانوا بياوچا كان دروستا للشريعة بيغمري خواه صلى الله عليه وسلم دربچن واتبو خوان دينداري خوان بكن بشيوي كتر إسلام بيرو نكن
ئەمەش بەڕاستی بیرباوەڕێکی ترسناکە. ئەمە دەرچوونە لە دین، ئینکاریکردنی دینە، تەبەڕاکردنە لە دینی خوا. کابرا مادەم بە حسابی ئەو پیاو چاکە بۆی هەیە شریعەتی خوا جێبەجێ نەکات، بۆی هەیە دینداری نەکات، نوێژ نەکات، عیبادەتی خوا نەکات، ئەمە زۆر ترسناکە کە ئەڵێن دروستە. آخر خاڵکە باسی دەکەین موالات الكفاری، خۆشویستنی کافرەکان و مەحەبەت و کوفریهم، خۆشویستنی کوفری ئەوان. بەخوا بەرنامەی ئەوروپا عجایبە. کاکە خەڵکی دزی ناکە، خەڵکی غەش ناکە، خەڵکی درۆ ناکە، والله خەڵکی دزی دەکا و غەشیش دەکا و درۆژ دەکا. هەمووی بەهۆی کامێرا و غرامەوە خەڵکی ئاوە بخۆی بێدەنگ بووە. دەبا لە وڵاتە ئەوروپیەکان و غەربیەکانە با 4 ڕۆژ 5 ڕۆژ کامیرۆ و مراقەبە و پۆلیسەکان نەمێنن، بزانە ئەو خەڵکە وەکو غاباتی لێ نایە. ئەوە وای لێ هاتووە. ئێستا لە ڕێگایەک لە سلێمانی بۆ چەمچەماڵ ئەگەر 100 کامیرەدا بنێن بزانە کەس لە 89 دەڕات ناڕات. خەڵک لە ترسی غرامەکە دەبینی دەکاتە کامیرەکە ئەوەندە خاوی دەکاتەوە، ئەوەشی کە 150 دەڕوا دەکاتە 67. بۆ لەبەرەوەی غرامە نەکرێ، نەک لەبەرەوەی کە پیاوێکی چاکە و گوێڕایاڵە، لەبەر پارەکەیە. جا بۆیە دەبینی ئەو هەموو کامێرە و چاودێری دانرێ هێشتا کۆمەڵی دڕندەی زۆر گەورە دەکرێت. بۆیە ئەوان درۆزنن، ئەوان خائینن، ئەوان فێڵبازن، بەڵام جاری وهەیە فێر کراون ئەمە مەکە دوایی غرامە دەکری، ئەمە بکەی ئەم درۆیە بکەی غرامە ئەکری، ئەم خیانەتە بکەی غرامە ئەکرێت، ترسی پارەکە ناوێری بیکات. ئەگیناوە نەبە پیاوێکی طبیعەت چاکن و پەنا بەخوای گەورە. بۆیە مەحەبەت و کوفریم، بڵێ کوفر و بێباوەڕی ئەوان زۆر چاکە، دینی ئەوان زۆر گونجاوە، قانونی ئەوان زۆر گونجاوە. ومناصرتهم ضد الإسلام، تۆ ئەوان سەر بخەی دژی ئیسلام، واتە ئەوان سەر بخەی دیفاع لەوان بکەی دژی ئیسلام بوەستی، ئەمە بێباوەڕیە. ئیسلامەکەت هەڵەوە شوێنێتەوە. ئاگاداری بن. چەند خاڵێک و باسمان کرد کە ئێمە ئاگاداری بین بۆی ئیمانەکەمان سەلامەت بێ، ئەبێ لەم خاڵانە خۆمان بپارێزین. ئینشاڵڵا دەرزی داهاتوو تەمن باقی بێ باسیەوە دەکەین ئیمان بە چی زیاد دەکات، باسی ئەومان کرد ئیمان چۆن لە ناوە چێ، چۆن بەرەو کۆتایی دەڕواوە، چۆنیش ئیمان زیاد دەکات. داواکەم لە خوای گەورە میهرەبان آخرمان بەخێر بگیڕێ یا ڕەبی، خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، خوای گیان آخرمان بەخێر بگیڕی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.